صار من الخيمة داينا من الكامبا داينا ولا تشتينا به من جلدي خود كرنش خوراو دوای 2 ساڵ لە ژیانی ئاوارەی لەناو خێوەت و کەمپدا ئاوارە ئێزیدیەکانی کەمپی ئاشتی لە ناحیەی عەربەت چاویان لە گەڕانەوەیە بۆ زێدی خۆیان. پشتی 2 ساڵە ما شنگارت بێ مەجی و وارێ خۆت بێ شنگار ئەمچنە شنگار. ئەوان باس لە خەم و کۆژانەکانی ژیانی ئاوارەیی دەکەن. تشتم نينا حالك منينا وما قصر هيلان وما ترمبيل هيلان وما زرام هيلان وهموت. لەژێر ئەم خێمەی ئاوارەیەدا هێشتا ڕوبەڕووی نەهامەتیەکانی ژیان دەبنەوە و خەون دەبینن. خوازن ئەو حمایەت دۆلش مەرە چێ ببێ ئەوە کەس خێر خاص مساعدەمە بکەن ئەوە دایک کوشتمە بەگەرنە سەر جوواری خۆ. ئاوارە ئێزیدیەکان لە دووەم ساڵیادی داگیرکردنی شەنگالدا بە چەندین مەراسیم گوزارشتیان لەو نەهامەتیانە کرد کە بەسەریانە هاتووە. لە هەر ئاوارێکی ئێزیدی لەم کەمپەدا دەپرسی دوای 2 ساڵ لە ژیانی ئاوارەیی خەون و داواکاری سەرەکی تۆ چییە؟ ئەو یەکسەر بێ دوودڵی وەڵامت دەداتەوە دەڵێ جێهێشتنی ئەم شوێنایانە و گەڕانەوەیە بۆ زێدی خۆیان کە پاش نزیکەی ساڵێک لە ئازادکردنەوەی شەنگال هێشتا ئاسۆی گەڕانەوەیان بەنا دیاری ماوەتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، کەمپی ئاوارەکانی عەربەت.